ئەوە سێ بەرەبابی زۆر گەورەی خان ئەوان خانیان پێوترێت طبعاً لە کوردەواری ئێمەیە جاران پێش 100 ساڵ 200 ساڵ لەمە پێشیش خان بۆ پیا بەکارە هات اسماعیل خانی سمکۆ مەسەلەن چونکە خان لە ناو ئێرانەکانە هەیە جاوان پیانەڵن خەوانین مەبەستیشان دەرەبەگە دوایی طبعاً وەکو مستەڵەحێکی سیاسی خان پیاوەکانن خانم ژنەکانن لە فارسەوە هات بۆ ناو ئەدەبیاتی تورکی پێیانەوت هانم لەبەرەو ئەوان کە نووسن خەبەرلەر ئەنووسن هەبەرلەر خ بە ئێچە نووسن ئەم کەلیمە هانمەشە کە چووە بۆ میسر کە ناوی فڵان هانمە لە میسری شەتەوان هانمەکە بەکاردێت و ئەمە وردەوەدا کە ئەڕۆینەوە غەیری ئێستای کوردکە لە خان بۆ ژن بەکاری دێنێ ئەو حەبسە خانی نەقیب و فڵان خانەوە هەروەها ئێستش بۆ احترام کە ئەڵەن ئەوە مەسەلەن نەرگس خانە و ئەوە فاتیمە خانە و لەو بابەتە ئەم خانە کەلیمەکە گەڕێتەوە بەسەر ئەم قەومەی مەنغۆلیا لەم مەنغۆلیایەوە ئەسڵی تەتەر و مەغۆل ئێرن تەتەر و مەغۆل دوو قەبیلەی گەورەی بەرەبابەکانی شیمالن بەڵام لەبەرەوەی ئەوەندە وەکو یەک بوون سیمان وەک یەک بووە هجومیان و شەڕکردن و ئەو شتانان هەمووی وەکو یەک بووە خەڵک جای نەکردوونە کامیان تەتەرە کامیان مەغۆلە ئێستاش لە تاریخە هەر ناوتر کامیان تەتەر و مەغۆلە ئیبن کەثیرە فەرمەیە مەئجوج مەغۆلن یەئجوج و مەئجوج بەڵام دلیلێکشمان لەسەر ئەوە نییە ڕێژی تێ چەکە بڵێن ئەویشەوەی